زۆر بەخێر بێن. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. بەرز و پیرۆز بێت، یادی لە دایکبوونی سەروەری مرۆڤایەتی و فەخری کائینات محەممەد صلی الله عليه وسلم لەم ڕۆژە پیرۆزەدا داواکارم لە گشت مسلمانان و تەواوی جیهانیان کەوا ئاشتەوایی و لێبوردەیی و ینی تەواضع لە بینی کۆمەلگا و لە بینی هاوڵاتیان و هاونیشتمانیان و بە تایبەت هاونیشتمانیانی کوردستان لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکێک بەلەو سەردەمانێکەوە زیرانەتی گاور و زیرانەتی مسلمانان زۆر بەسەرکەوتووی و بەبێ کێشە بەڕێوە چووە. زابۆیە داواکارم لە تەواوی مسلمانانی کوردستانن و تەواوی مسلمانانی جیهان کەوا ئاشتی و پێکەوە ژیان و برایەتی بەردەوام بێت.